36 ساڵ شۆڕش و تێکۆشان کۆبوونەوەکانی سەرکردایەتی هەردوو لایەنی حیزبی دیموکرات بۆ یەکگرتنەوە و یەکخستنەوەی ڕیزەکانیان لە کاتێکدایە کە پێشمەرگەکانیان لەسەر سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە نزیک یەک سەنگەریان لێداوە. سەنگەر ئاڵات جلوچەکێکی وەک یەک کە مێژووی هاوبەشیان وەبیر دێنێتەوە و ناکۆچیەکانی شار بۆ گیانفیداکانی شاخ دەگۆڕێت. جوڵە بکردنمان بۆ سەر سنوورەکان بە بێشک تەبیعەتەن گوڕوتینێکی دیکەی بە ڕوحی پرسونلی هەرتک لادا کردو. تەنانەت ئەوەش دەتوانێت ببێتە پاڵبشتێکی باش کە ئەگەر بێت و بە منتقیانە دەگەڵ ئەو مەسەلەیە هەڵسوکەوت بکەین ئەوە پاڵنەرێکی باشە بۆ داهاتوومان کە بتوانین بە یەکەوە هاوکارێکی باش بگەر بێت و بەرامبەر بە هێزی دوژمنە سەرچەکەی خۆمان لە هەر جێگایەکی ئەم هێزەی وان دەرگیر بێ بە بێشک ئێمە بەبێ یەک و دووکردن ئەم هێزین کە ئامادەین لە مەیدانی شەڕدا پشتیوانیان بکەین و تەنانەت حتا خەڵکی خۆشمانی لەسەر بە کوشتن بدەین. بڵاوبوونەوەی چەند کتێب و نامیلکەیەک و وەڵامکاریەکانی هەردوولا ساردی خستە بووە زنجیرە کۆبوونەوەکانی یەکگرتنەوەی دیموکراتەکان. ساردیەک کە نزیکەی 6 مانگ کۆبوونەوە هاوبەشەکانی ڕاگرت. نووسین و ئەو شتانە هەربوون کاریگەری پۆزیتیڤ و نەگۆتیڤیچیان بووە لەسەر هەردوولا، بەڵام بێشک ئۆپۆزیسیۆن هەمووی دەبێت پێکەوە بۆ ئامانجێکی هەوبەش ڕۆژێک بگات بە نقطەیەکە پێویستە بۆ بەتەیبەت کاروبارە نظامیەکان ئاگایان لە یەکتر ببێت و یەکتر بخوێننەوە. لە ساڵی 2006 بەشێک لە ئەندامانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بەهۆی هەندێک ناکۆچی جیابوونەوە. یەکێک لەو ناکۆچیانە ناردنەوەی پێشمەرگە بوو بۆ شاخ. ئێستا دوای 9 ساڵ هێزی پێشمەرگەی هەردوو لایەنی دیموکرات لە چیا سنووریەکانی نێوان ڕۆژهەڵات و باشووری کوردستان لە چاوەڕوانی بڕیاری سیاسیەکانیاندان. کوڕە پێشمەرگە هەمەیە شەو بە هەردەوە هەمووە کوڕە پێشمەرگە هەمەیە شەو بە هەردەوە هەمووە سەردەکەمە ساوەرەیە خۆندا زەردەوە هەمووە. پێشمەرگەکانی حیزبی دیموکرات دەڵێن بە دوو هەنگاوی دیکە شایی و دیلانمان خۆشتر دەبوو. یەکیان گەڕانەوەی بۆ ڕۆژهەڵات و ئەوی دیکەیان یەکگرتنەوەی هەردوو باڵەکەی حیزبی دیموکراتە. بەختیار قادر ڕوودا و ناوچە سنووریەکانی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان.